ئیشێکی زۆر دەگمەنم بۆ کراوە یەکەم جارمە هاتوومەتە ئێرە زۆر دڵخۆشم هەوڵمدا قەرارم ئەوەمدا کە بگەڕێمەوە بۆ کوردستان لێرە ئەنجامی بەم هەر لە هەموو ستافەکانەوەکەێنە ژوورۆ سەلام عەلەیکم کە ئەڕۆن خواشیفات بە یعنی دڵنەوایت ئەکرێتەوە حەست دڵتەنگیت نامێنێ. ئینشاءالله ئەمڕۆ هەڵەستین بە ئەنجامدانی نەشتەرگەریەک لەگەڵ تیمی هەرسو جگەر لە نەخۆشخانەی سمارت. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بە ناوی خی گەورە و میهرەبان، من وەکو هاوڵاتیەکی کورد دانیشتووی بەریتانیا نزیکی 6 ساڵ بۆ 7 ساڵ ئەبێت نەخۆشی ڕیخۆڵە و کۆڵۆن و میزەڵدانم هەبووە. لە بەریتانیا زۆر هەوڵم ماوە، هەمیشە چوومەتە لای دکتۆرەکەم، لای جیپیەکەم چوومەتە ئێمەرجنسی. بەڕاستی شتێکی وایان بۆ نەکردوم، هەر ئەنتیبایۆتیک و بە ئەنتیبایۆتیک و پاراستیمۆڵ بەڕێیان کردوم و بۆ ئەوەیشی کە سەرێکی بۆ عملیات سەرێکی زۆر دووریان بۆ داناوم و لە هەمان کاتە هەموو عملیاتەکانیان بەسەرێکەوە بۆ نەکردوم و منیش نەمتوانیەوە تەحمل بکەم. هەوڵمدا قەرارم ئەوەمدا کە بگەڕێمەوە بۆ کوردستان لێرە ئەنجامی بەم. من زۆر سوپاسی خوای گەورە ئەەکەم کە توانیان کاک دکتۆر سامان و کاک دکتۆر دیاری کە کاک دکتۆر دیاری سپێشڵەسە لە بەشی ڕیخۆڵە و کۆڵۆن و ئەوانەیە، لەگە کاک دکتۆر سامانە کە بەشی میزەڵدان و گورچیلەیە، کە بەیەکەوە لە هەمان کاتە بە یەک بەنج ئەمەلیاتەکەیان بۆ کردوم بە سەرکەوتویی دەستی مانوبوونیان ئەو شم و زۆر سپاسی خۆی گەورە ئەەکەم. 4 ئەمەلیاتیان بۆ کردوم لە یەک کاتە. سەبارەت بۆ نەخۆشەی کە لە دەرەوەی وڵات ئەژی و سەردانی کردین کە نەخۆشیێکی هەیە، ئەویش بریتیە لە بوونی گرفانێکی زۆر لە ڕێخۆڵی کۆڵۆنی لای چەپی بۆ چەند ساڵ 6 ساڵی پێشوو. ئەم نەخۆشە تەڵان ببوونەی هەوکردنی ئەو گرفانانەوە چەند جار تووشیەوە بکە لە خەستخانە داخڵیکەن و عیلاجێکی زۆری بەکارێناوە لێرە و لە دەرەوەی وڵاتیش. گرفتێکی زۆر گەورەی بۆ دروست کرده بوو، ئەویش بریتیە لە چوونی هەوا و پیسایی لە کۆڵۆنەوە بۆ ناو میزەڵدان و ئەم نەخۆشە هەوکردنی بەردەوام و ئازاری بەردەوامی هەیە. ڕاستی دواوەی کە فەحس و شتەکانی کرد و نازۆر و شتەکانی کە پێبوو بە گوێگرتنێکی ورد لە شەکوای نەخۆشەکە دەرکەوت کە کونێکەیە لە بینی ڕخۆڵەکانی و میزەڵانی. شتەگەرەکە بریتی بوو لە ئەوەی کە یەکەم جار بە نازۆر کردمان بۆ ئەوی کە تەئکید کەین لەسەر ناڕەحەتەکەی نازۆری ناوسک چونی ناوسکەوە لەمان کاتە زراویشی کە گرەیەکی لەسەر بۆ ئێشمە بە نازۆر بۆ لا بردووە. هەستاین بە جیاکردنەوەی ئەو ڕەبتەی هەیە لە بینی میزەڵان و ڕێخۆڵە گەورەیە و بڕینی و چاکردنی و دۆزینەوەی. طبعا بداياتي نشترك جگە لە نازۆری ناوسەکە نازۆری میزەڵانیشی بۆ کرابوو لەلایەن تیمی میزەڕەوە ئەو ڕەبتەمان لێ کردەوە و هەروە بڕینی ئەو ڕیخۆڵەیی کە چەندین ساڵە نەخۆشەکە پێ ئەتلێتەوە و ئازارێکی زۆری هەبوو. جەماعەتی هەرسو جگەریش هەڵەسن بە ئەنجامدانی نەشتەرگەریەکەی خۆیان کە لێکردنەوەی ئەو بەشە نەخۆشەی کۆڵۆنە. هیوادارین ئینشاءالله خۆی گەورە یارمەتیمان بە ئەو نەشتەرگەریە بە سەرکەوتووی ئەنجام بدەین. بە دوو تیم کردومانە، تیمی ئەمە لەگەڵ بەڕێز کاک دکتۆر ڕشادە، لەگەڵ تیمی میز و میزەڕەوە لەگەڵ کاک دکتۆر سامان. بۆیە بڕیارمانە عملیاتی بۆ بکەین. نەشتەرگەکە لەبەرەوەی پەیوەندی هەیە بە کۆندامی هەرسیش و وەروەها بە کۆندامی میز و میزەڕەوە. بێگومان ئەم نەخۆشیێکی زۆر نییە، بوونی گرفان لە کۆڵۆنی لای چەپی نەخۆش بە تایبەتی لە وڵاتی خۆمانە. بەروەها ئەم مزعفاتەی کە تووشە بێ ڕەبط بێ لە بینی ڕخۆڵە و میزەڵانە ئەو حاڵاتێکی نادیرە و کەمە و عیلاجەکەشی ئاسانیە و قورسە. الحەمدولillah نەخۆشەکەمە ئینشەڵا سەلامەت هەیە.